خەڵکی لە ناوچەکانی باشووری تورکیا ڕێک بیریانە کە کاژێمیرە 4.7 سەر لە بەیانی ماڵەکانیان دەستی بە لەرزین کرد و بەترین کارەساتی سروشتی ناوچەکە لە ماوەی سەدەیەکدا ڕوویدا. دەڤڵێت ئەپێک دایکێکی ئاوارەی خاوەن 4 منداڵە باس لەوە دەکات کە چۆن ماڵەکەی دەستی بە لەرزین کرد و باڵەخانەکە داڕەما. کاتێک بوومە لەرزەکە ڕوویدا هەموو شتێک کەوتە لەرزین. ئێمەی لەلایەکەوە بۆ لایەکی تر فڕێدەدا. لە نێو جێگەکەمان هەستاین و دۆڵابەکەمان بستێک لێمان دوور بووەوە. دوای ئەوە ڕامان کردە دەرەوە و باڵەخانەکان ڕوخان. بۆمەلەرزەکە و وەردە بۆمەلەرزەکانی دواتر بوونە هۆی گیانەدەستدانی فەرتر لە 50,000 کەس لە تورکیا و سووریا و ئاوارەبوونی ملیۆنان کەس. زۆرێک لە شوروەکاران پێشبینی ئەوەیان کردبوو ئەم کارەساتە و قەیرانی بەردەوامی ئابووری لە تورکیا دەشێت کار بکاتە سەر هەڵبژاردنەکان و ڕەنگە ببێتە هۆی لادانی ڕەجەب تەیب ئەردوغان کە 20 ساڵە لەسەر دەسەڵاتدایە. بەڵام لەو 11 پارێزگارەی کە بوومەلەرزەکە زیانی پێگەیاندووە، ئەردۆغان بە ڕێژەیەکی زیاتری دەنگەکانی بەدەستی ناوە بە بەراورد بەو پشکەی لە شوێنەکانی تری وڵاتەکەدا بەدەستی نابوو. دەنگدانەکە لە کاتێکیشدا ڕوویدا کە ترسی ئەوە هەبوو سەرکەوتنێکی ڕوون بۆ ئۆپۆزیسیۆن ببێتە هۆی توندوتیژی. هەندێک لە دەنگدەران بەرگریان لە هەڵبژاردنەکان کرد. هەموو شتێک لە وڵاتەکەماندا بە شێوەیەکی ڕەوایە. هەموو هەڵبژاردنەکان وەک هەمیشە ڕەوا بوون. ماوەی 20 ساڵەوا بووە و هەرواش دەبێت. بەڵام لە کاتێکدا دوو کاندیدی سەرەکی بۆ ڕوبەڕوونەوە لە گەڕی دووەمی هەڵبژاردنەکان لە 28 مانگی 5 خۆیان ئامادە دەکەن، لاینگیرانی ئۆپۆزیسیۆن دەڵێن حکوومەتێکی نوێیان دەبێت و ڕەخنە دەگرن لە چۆنیەتی مامەڵەکردنی حکوومەت لە کاتی بوومەلەرزەکە و بەرزبوونەوەی نرخی خۆراک و کرێ لە سەرانسەری وڵاتەکەدا. بەر لە هەموو شتێک پێویستە ئابووری بەرەو پێش بچێت. پێویستە هەموو کەسێک بە ئازادانە بژێت و پێویستە ستەم کۆتایی پێبێت. ئەو پەنابەرانەی لە سووریا هەڵهاتوون جارێکی دیکە بەهۆی بۆمەلەرزەکەەوە ئاوارە بوونەوە. خێزانەکان لێرە دەڵێن ترسێکی زۆریان هەیە لە دەرەنجامی هەڵبژاردننی داهاتوو. ئێمە نزیکەی 13 ساڵە لێرە لە تورکیاین. سەرەتا ڕژێم بە فڕۆکە و بۆمبەوە هێرشی کردە سەرمان، پاشان چەکدارانی داعشاتن. لە بیرتانە ئاواریان سەردەبڕی و تەنانەت لەسەر جگەرە کێشانیش خەڵکیان نەکوشت. سەرڕای جیاوازی بۆ چۆنەکان لەو شارانەی کە بەدەست بۆ مەلەرزەکەەوە داناڵێنن، زۆر کەس بێباکانە دەڕوانە خولی دۆمی دەنگدانەکان. لە کاتێکدا ماڵ و مڵک و کەلوپەلی بە نرخ و ژیان لەدەست چووە، ئەوان دەڵێن سەختە هەست بە هیچ شتێک بکەیت جگە لە خەم و پەژارە.